ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان هاوکاتە لەگەڵ لەدایکبوونی سەرۆک و جەنەڕاڵ مستەفا بارزانی وەک سەرۆکی گەورەترین بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مەوسا حەمەد ڕەشید هەرەس، نووسەر و هونەرمەند، پێشمەرگەی سەردەمی شۆڕشی ئەیلوول و یەکێک لە کادرە دیارەکانی ناو دنیای ڕاگەاندنی کوردی. مەوسا حەمەد ڕەشید بەخێر بێت و خۆشحاڵین. زۆر زۆر سوپاسانەکەم. مەوسا بە خۆشحاڵیەوە جەنابەت کە ئەمڕۆ لەگەڵ ئێمەیت یەکێکی لە بەشداربوانی شۆڕشی ئەیلوول و لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە دنیای نووسین بووە لە دنیای خزمەتکردن بە شۆڕشی کوردی. جەنابەت ئامادەیەکی گەورەت هەبووە بە تایبەتیش لە سەردەمی شۆڕشی ئەیلوولە، چی وەکو مامۆستا کە من یاداشتەکانی جەنابەتم خوێندوێتەوە، چی وەکو نووسەر، چی وەکو هونەرمەند، چی وەکو ڕاگەیاندکار، جەنابەت وەکو گەنجێک لەو زەمانەیە حزوورێکی باشت هەبووە. پێم خۆشە تەوەری گفتوگۆکردن کە ناومان لێناوە مستەفا بارزانی ئیرادە و تێکۆشان. ئەگەر قسەیەک لەو ئیرادە و تێکۆشانە بکەین لەوەی ئەو ڕۆژگارە جەنابەت بینی و تا وەکو گەنجێک ئیحساساتەکانی و کاریگەری مستەفا بارزانی لەسەر ئەو گەنجانەی کە لە دەوری شۆڕشی ئەیلوول کۆ ببوونەوە. ئەوەی بەلای منەوە گرنگە ئەم نەتەوەی کوردەی کە هەموو ئەیزانین بە هیچ شتێک کۆ نابێتەوە، بە هیچ شتێک یەک ڕیز نابێ، لە گەورەترین هەلومەرجە هەر پەرتەوازەیە. ئەوەی بەلای منەوە گرنگ بوو ئەوە بوو لە شۆڕشی ئەیلوولە بە تایبەتی لە ساڵانی با بڵێن ئاخیر ساڵی شۆڕشی ئەیلوول کە ساڵی 1970 بوو، بەرزانی نەمر ئەم هەموو نەفسیەتە پەرتەوازەیەی کۆکردەوە بێ ئەوەی یەکێک لە یەکێک هەڵەت بکە. ئەمە گەورەترین توانای گەورەترین توانا بوو کە لە توانای هیچ کەسێکان نەبوو ئەم کووردە ئاوایەک بگرێت و بێنە دەرەوە و بە هەمویان باوەش بۆ ئەو شۆڕشە بکەنەوە و بە شۆڕشی میلەتی کوردی بزانن و خۆیان بە شۆڕشی خۆیانی بزانن. ئەوەی گرنگ بوو بەلامانەوە ئێمە لە کاتی شۆڕشی ئەیلوولە ناپاک کەم بوو، زۆر کەم بوون. جەماعەتێ چەکداری ئەمە عەشەرەت و ئەو عەشەرەت ئەوەشکەوە هیچ با بڵێن کاریگەریەشی نەبوو لەسەر شۆڕشی کورد. ئەوەی لێ دەرچێ باقیەکەی ئەو پێشمەرگەی کە ئەچووە ناو سەنگەرەکە و ئەیزانی تفەنگ بەچێوە ئەنێت، تفەنگێکی ئاراستەی دوژمنێکی سەرسەختی ئەم میلەتە ئاکرد بێ ئەوەی بپرنجێتەوە، چونکە بەڕاستی ناخۆشترین شت ئەوەیە کورد چەکەکەی بەرامبەر بە براکەی ئاگربە. بەڵام لە شۆڕشی ئەیلوولە هەمومان یەک سەنگەر بووین بەرامبەر بە سەنگەری دوژمن. ئەوە گەورەترین دەستکەوتی بارزانی نەمر بوو و باوەڕ ناکەم لە مەولا و ئەبەم شێوەی کەوا ئێستا کوورد دەبینم باوەڕ ناکەم جارێکی کە کورد ئەو یەک ڕیزیە بەخۆیەوە ببینە کە بەرزانی نەمر بەدەستێنە. مەوسا دەست خۆش بێ ئەوەی کێبوو لە پرسیارەکانی من لەوەی کە کەسایەتی مستەفا بارزانی و کاریگەری لە کۆکردنەوەی خەڵکی کوردستان لە شوێنە جیاوازەکان و جوگرافیا جیاوازەکان لە چین و توێژە جیاواز و پێکهاتە جیاوازەکان و پێکەوە هەموو ئەوەی وەکو جەنابەت فەرمووت کە پێکەوە ڕووی دوژمنە بوونەوە. بەس پێم خۆشە لەو دەستپێکی بەرنامەکەیە ینی ئەوەی کە جەنابەت وەکو گەنجێک وەکو مامۆستایەکی خوێندەوار لە ناو شۆڕشا حزوورت هەبوو، کاریگەری مستەفا بارزانی لەسەر هەستی تۆ، لەسەر سۆزی تۆ، ئەو جۆشدانە یان ئەو هاوبەشەی کەوای کرد کە بۆ نمونە کەسایەتی مستەفا بارزانی لەسەر گەنجێکی وەک تۆ ئەمەوێ وەڵامیم پرسیارم بیتەوە بۆی کە لێرەوە بگەڕێنەوە بۆ ناو دنیای سەردەمی شۆڕشی ئەیلوول و ئەو کاریگەریانەی کە سەرۆک مستەفا بارزانی لەسەر خەڵکەی بووە. کارێزبای بەرزانی بە شێوەیەک بوو
ئەو پێشبەرگەی کە لە سەنگەرە ئەجەنگا وای ئەژمارە کردکەوە بارزانی نەمر لە پشتیەوە وەستاوە ئەو کەسەی کەوا لە با بڵێن لە ڕاگەیاندنا ئیشیە کرد هەستیە کردکەوە ئەم ڕاگەیاندنە بۆ بەرزانی نەمر بەرهەمێنێ من ڕۆژێکیان لەگەڵ ڕەوانشاد دارە تۆفیقە بۆم وەستا بۆ ئەوەی بمگەێنێ بۆ لە چۆمانەوە بمگەێنێتە دەربەنی ڕایەت داوای لێکردم فەرمی لێکردم منیش ڕۆشتمەمانەوتی دەستان خۆش بێ زۆر چاکە بەڵام ئەو هاوارە بەرزانی زۆری پێ ناخۆشە حەز ناکە ئاوە بە هاوارەڵێ خۆ دەورمان نەگیراوە بۆ بەو شێوەیە بە هاوار با بڵێن بەلاغەکانە خوێنرێتەوە یاخود تعلیقە سیاسەکە خوێنێتەوە منیش یەکسەر هاو بە خەیاڵ مەوتم خۆڵە هەیەوە زۆر ڕاستە بۆ ئێمە وا بکەین لە دوایە ئوسلوبی خۆ و شێوازی خۆم بگۆڕی تازە چوو بوومە ئیزگەی دەنگی کوردستان کە شێوازی خۆم گۆڕی بۆ سبینی هەمووتیان وڵی ئەم شێوازە و زۆر جوانە خۆزگە هەر ئاوادەوتم بیل علی من خۆم لە خەیاڵ مایە ئیترجارێکی کە نەگەڕێمەوە ئەو شێوازە کۆنە کە بەرزانی نەمرەڵێ خۆ دەورمان نەگیرەوە بۆ ئاوا هاوارە زۆر بەڕێک و پێشی ئەم جارە کە با بڵین کە بەلاغەکانمان نەخوێنەوە یاخود کە لێکۆڵینەوەی سیاسی یاخود هەر بابەتێکی سیاسیمان نەخوێنەوە زۆر بە هێواشی و لەسەرخۆ بەڵام بەدەنگێکی گڕی شۆڕش گێڕانە دڵمان خۆش بوومان و بەرزانی ئێستا جێمان لێگرێ مامۆستا پێم خۆشە لەو وەڵامی جەناب تۆ من پرسیارێکم لا دروست بوو لەوەی کە بارزانی گوێی لە ڕادیۆکە گرۆکە احتیمامی بەڕاگەاندنەیە و ئەوەی کە من لە یادداشتەکانی جەنابەت خوێندومەتەوە بەڕێز لە ناوچەکانی شۆڕژ مامۆستا بوویت بە کاری مامۆستاتی دەست پێ کردووە یعنی ئەوەی کە سەرۆک مستەفا بارزانی لە پاڵ شۆڕشە لە پاڵ دروستکردنی هەستی بەرەنگاری لە ناو خەڵکی کوردستان و چین و توێژەکانە لە پاڵ کۆکردنەوەی جیاوازیەکانە سەرنجی لەسەر دروستکردنی ژیان هەبووە لەوەی کە میدیا چۆن بە شێوەیەکی باشتر مامەڵە بکە و چۆن قوتابخانەکان لە ناوچە ئازادکراوەکانی دەسەڵاتی شۆڕشە کاری پەروەردی خۆیان بەڕێوە برن و لە دنیای پشتیوانیکردنی نووسەر و هونەرمەند و ڕۆشنبیرە کەسایەتی مستەفا بەرزانی هەمیشە حزوری هەبووە خوێندنەوە لەم بارەوە چییە لەوەی کە مستەفا بەرزانی بۆی گرنگ بووە لە ناوچەکانی شۆڕشە لە ناو کۆمەڵگەی کوردستانە هەمیشە برەو بە بابەتی پەروەردە میدیا کاری ڕۆشنبیری بدرێت ئێمە ئەگەر بین سەیری بکەین شۆڕشی 74 کە بە تەواوەتی لە ناو ئەو شۆڕشە توا بوومەوە لە ناو شۆڕشەکە من بێزگەلەوە لە ساڵانی حەفتەکانی شۆهەر وەکو پێشبەرگەیەک تەسەڕف کردو بەڵام مەسەلەی ئیعلام و مەسەلەی میدیای کوردی و میدیای شۆڕش ئەمە زۆر گرنگ بوو بەلامەوە ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە ئەوەی پی بوترێ میدیای کوردی لە شارەکانی ژێردەستی حکومەتان نەما بوو هەرچی توانا و هەرچی با بڵین ئەو کەسانە هەیەکەوە توانای نووسینیان هەیە دەستی قەڵەمی ئەگەر هەر هەمویان پێشبەرگە بوون و لە دەورمان بوون لە ئیزگا لە لاوانە لە چاپخانەکانی کوردستانە لە با بڵین لە مۆزەخانە و مەتحەف و تەشکیلی و ئەمانە هەر هەمووی کەڵە هونەرمەند و کەڵە نووسەری تیا بوو ئەمە هەمووی بەهۆی خۆشەویستی بەرزانیەوە بوو کە وەکو وتم وامان ئەزانی بەرزانی لەگەڵمانایە 24 سەعات چاودێریمانەکە ئەمە زۆر زۆر گرنگ بوو و شتەکەش بە ئاشکرا دیار بوو پێمانەوە کەوا خۆشەویستی ئەو ئینسانە گەورەیە وای لێکردە بووین کەوا ئاوا لە دەوری ئەو شۆڕشە وەکو هەنگ چۆن بە دەوری شاکەیانە ئەمێننەوە ئێمەش ئاوا بەو شێوەیە بووین ئەو شۆڕشە شۆڕشێک بوو کەوا لە هەموو جیهانە با بڵێن لە مێژووی کۆن و تازە تا ئێستا شۆڕشێکی وانە بۆ کەوا ئاوا گشتگر و یەکدەنگ و یەک ڕەنگ
بەرەو ئازادی بڕۆی ئەمە بەرزانی هێنایە ئاراوە بە خۆشەویستی بەرزانی هاتە ئاراوە هەر ئەو شۆڕشە بوو کە بووە هۆی ئەوەی کەوا لە هەرچی هێز و توانای هەیە لە شەڕی ئێران و عێراقا نەیما اقتصادەکەی بوو بە پەنگی پسات ئەوەی پێی بوترێ ئابووری نەما ناچار هات پەلاماری کوێتیە بۆ ئەوەی ئەو ئابووریە قوڕبەسەرەی بەرز کاتەوە لە باتی ئەوەی کە بەرزی کاتەوە کچوو بۆ ڕیشی سمێڵیشی دانا ئەوەی کە هەشی بوو هەر هەمووی لە شەڕی کوێت و لە ئەو هێرشانەی کەوا کردی ئەمە هەمووی مەسەلەکە بەرهەمی ئەو شۆڕشە بوو کە بەنیسبەت کوردەوە بەرهەم بوو بەنیسبەت ئەوانەوە نەکبەتی بوو بەهۆی ئەو شۆڕشەوە هەتاوەکو وای کرد سەدامی پێڕووخا و ئەوە ئێستاش کە ئەو عێراقا ئابینی کە بە حیاتی خۆی ناگرێتەوە ئەوە هەمووی با بڵین غەزەبێکی پیرۆزی ڕۆحی بەرزانیە کەوا کارێکی وای کردووە بە حیاتیان یەک داگرنەوە هەتاوەکو ئەم میلەتە نەبێ بەشت هەتاوەکو ئەم میلەتە ئازادی وەرنەگرێ باشە من لێرا یەک پرسیارەکەم ئەگەر بە شەرەف و بە کەرامەتەوە حیزبی بەعس ئەو کاتە بەهاتایە حکمێکی زاتی ڕاستەقینەی باە بە کوردستان بۆچی ئەبوو بەهۆی ئەوەی کەوا ئەو هەمووە لە عێراق بکاتەوە و بیاتە دەست ئێران و شەتەل عەرەبی باتێ و هەرچی امتیازاتی هەیە بێتێ یعنی نەبوو لە جیاتی ئەو هەمووە تێگەیشێ حکمێکی زاتی ڕاستەقینە بەم کووردە بۆ ئەوەی ئازادانە بژین و وەکو ئینسان و ئەویش ئاوای لێ بەسەر نەهاتایە کە لە بەسەری هات ئەمەیە مەسەلەی شۆڤێنیەتکەوە بەرچاوی لێڵەکات نایەڵێ ڕاستی ببینێ بەرچاوی لێڵەکات نایەڵێ حەقیقەت و نایەڵێ لۆجیک ببینێت. مەوەسا پێم خۆشە وەکو جەنابەت کە وەکو گەنجێک کە بەشداریت هەبووە لە شۆڕشی ئەیلولاوە کەسایەتی مستەفا بەرزانیت لە نزیکەوە بینیوە و بەرکەوتنیشت لەگەڵ چین و توێژی جیاوازی بەشداربووەکانی شۆڕشەیە دیوە مرۆڤ دۆستیەکەی شۆڕش بە تایبەتی کاریگەری مستەفا بەرزانی لەوەی کە بەشێک لە مەسیحیەکان ینی خەڵکانی شۆڕژێڕی مەسیحی لە ناو شۆڕشی ئەیلولا جێگایان بوویەوە و هاوبەشی کوردەکان بوون و کاکەیەکان یەزیدیەکان هەورامیەکان خەڵکی جیاواز تورکمانەکان لە خەڵکی ناوچە جیاوازەکان تەنانەت بەشێ لە کورد و خەڵکی کوردستان لە پارچەکانی تری کوردستانەوە لە ڕۆژهەڵات و لە باکوور و لە ڕۆژئاوای کوردستانەوە هاوبەشیان کردووە لە ناو شۆڕشی ئەیلولا و یاعجابیان هەبووە بە کەسایەتی مستەفا بەرزانی خوێنێتۆ لەم بوارەیەوە یان لە دیوە لەو ڕاهەندەیە گشتگیرەکەیەوە چییە؟ لە پرسیارەکە تا باسی کاکەی وێزیدی و بەڵانەکەەوە کوردن لە ئەوەڵ ڕۆژەوە ئێمە گەر سەیری بکەین ئاسووریەکان کە کورد نین لە لەگەڵ کووردا شان بەشانی کورد شۆڕشان کردووە لە کاتی با بڵێن شەید هۆرمزە بەتالیۆنێکی گەورەی ئاسووریەکان هەبوو شان بەشانی بەرزانی نەمر شۆڕشانە کردووە دەستی گورزی گەورەیان لە دوژمن ئەوەشان دوای ئەوە کە شەید هۆرمز شەید دەبێت تۆما زیێت ئەویش هەر ئاسووریەک بوو لە بەتالیۆنێکی تایبەتی خۆی هەبوو و هێزی گورچک بڕی لە ڕژەمی باس و لە ئەو ڕژەمانەکەەوە شەڕیان لەگەڵ کووردا کرد لە پاشەوە تورکمانەکان من بیرمێ کابراەک کە سەرۆکی تورکمانەکان بوو ناوی عیزەدین خۆجە بوو لە دەربەنی ڕایەت بەقڕی هەبوو لە ژێر سێبەری بەرزانیە عەرەبێکی زۆری لێ بوو لەو ناوە ئیشیانە بوو کوردایەتی لەگەڵ لە شۆڕشی کوردستانە بەشداریانە کرد تورکمانی تۆ زۆرتیا بوو و بە شێوەیەک بوو تێگەیشی خۆشەویستی بەرزانی وای کرده بوو کە هەموو کەسێک ئاهات بۆ کوردستان هەوڵەیە چونکە بەڕاستی ئەگەر ئێمە سەیری مەسەلەنەتەوەیەکە بکەین کوردستان بە تەنیاهی کورد نییە کوردستان زۆر نەتەوەی کەیتایە بەڵام ئەو نەتەوانە ئەبێ خۆیان بە کوردستانی بزانن ئەبێ بۆ کوردستان هەوڵ بن و لە ناو ئازادی کوردستانە ئەوانیش ئازادی خۆیان بپارێزن بە شەرتێ من وای بۆچم بۆ بواشە ینی بیری نەتەوەییت قەت
دەست ناخاتە ئەو کەمایەتیانەی کەوا لە کوردستانە چۆنیان بێت بەس بشەرتێ زەرە لە کوردستانیان چۆن تەسەڕوفەکەن و چۆن ممارەسەی توقوس و عادات و تەقالید و خوێنن و ڕۆشنبیری خۆیانەکەن با بیکەن بەرزانی ئاوا لەگەڵیان ئاسوور هەڵسو کەوتیە کرد. مەوەسا پێم خۆشە بەو پێیکە جەنابەت کەسێکی باگای لە ناو دنیای میدیای شۆڕشی لولا کارت کردووە و لە ماوەی ئەو 40 ساڵەی ڕابردووە بەردەوام حەزورت هەبوو لە ناو حرەکەی کوردیە. خوێنەوەی جەنابەت بۆ ڕۆلی مستەفا بارزانی لە بە نێودەوڵەتیکردنی قەزەی کوردیە و ڕاکێشانی سەرنجی دەوڵەتە گەورەکانی دنیا لە رووسیا و یەکێتی ئەوروپا و لە وڵاتانی ئەمریکا و بەشێک لە وڵاتانی دنیای ئیسلامی ئەنی خوێنەوەی تۆ چی بوو بۆ ئەو سەردەمە لەوەی کە کەسێتی مستەفا بارزانی تێگەشتنی مستەفا بارزانی بۆ پرسی بە نێودەوڵەتیکردنی قەزەی کوردی و گەیاندنی ئەم قەزەیە بە کەناری جارە لەو ڕۆژەوەی کەوا یەکەم جار یەکەم سوحوفی ئەجنەبی دانا ئادەم شمس کە هاتە کوردستانەوە بەهۆی ئەحمەد تۆفیقەوە هاو ئەو هێنای بۆ لای بەرزانی لەو ڕۆژەوە بەرزانی هەوڵاکەوە شۆڕشی کورد بک بە شۆڕژێکی نێونەتەوەیی و پشتگیری دەوڵەتانی بۆ مسۆگەر بکات بۆ هیچ شتێک لەو پێداوە نەپرنگاوەتەوە و با بڵێن هەتاوەکو شۆڕشی هەتا ساڵی 1970 شۆڕشی ئەیلول لەگەڵ با بڵێن ئیتیحادی سۆڤێتی ئەو کاتە زۆر نزیک بوو بەسەرەن خەڵکانیان ئاهات زوو ڕۆژنامە نووسی بیانی ئاهات لە ناو کوردستان و بەرزانی مقابلەی لەگەڵاکردن و گفتوگۆی لەگەڵاکردن و هەوڵی ئەوەی ئاکەوە شۆڕشی کورد لە جیهانە ڕنگ باتەوە لە جیهانە دەنگ باتەوە بۆی بگا بە ویژدانی ئەو جیهانەی کەوا کەڕ و کاس و شۆر بوون بەرامبەر بە میلەتی کورد و حسابیان بۆ ناکرد لە بەرزانی ئەو پەڕی هەوڵیە بە تایبەتی ئەو کاتانی کەوا لە کاتی با بڵێن نەکسەکە لە کاتی نسکۆکە هاواری بۆ ئەمریکا کرد هاواری بۆ ئەوە بووکەوە کیسنجەر زۆر نامەردانە زۆر بێ ڕەوشتانە خۆشی وتی لە سیاسەتا ڕەوش نێجینە ئەو غەدرەی ئەمە لە کوردمان کردووە بۆ بەرژەوەنی ئەمریکا هیچ کەسێ نایکە وا بزانم ئێساش کاوە ئەمریکا بەو شێوەیەکەوە لە کورداتۆتە پێشەوە هەرهی ئەوەیەکەوە ئەیانەوێ ئەو کەڵێنە پڕکەنەوە کە وەختی خۆی بە قوت و خۆڕایی ئێمەیان خستە بەردەم کەڵپەی حیزبی باس و شۆڤێنێتی عەرەب. مەوەسا پێم خۆشە بەرە کۆتایی بەرنامەکە چین بەڵام دیدت لەو بارەوە بزانم کە تێکۆشان لە دیدی بارزانیەوە دوای نسکۆ دوای ئەو گەلە کۆمەکە گەورەی کەکرا لەسەر ئاسی نێودەوڵەتی و ڕێخستنی دەوڵەتانی عێراق و ئێران بەڵام تێکۆشان لای سەرۆک مستەفا بارزانی باوەڕبوون بە قەزەی کوردی بابەتێکی جێگیر و حتمی بوو و خەباتکردن لە پێناو و گەیشتنی خەڵکی کوردستان بە مافەکانی بابەتێکی ینی تا ڕادێکی زۆر سابت و قسە لەسەر نەکراو بوو لەوەی کە بارزانی باوەڕی بۆ هەبوو کە تاگەیشتن بە مەنزەڵگا تاگەیشتن بە کەناری ئارامی تا سەلماندنی وجودێتی کورد تێکۆشان بەردەوام بێت. لە کاتی نسکۆکە کە خەڵکەکەی بان کردە بوو داوای ڕاوێژیان پێ بکە بیریرەوە کردبەوەکەوە ئەم شۆشە کۆتایی نەهاتووە ئەوە بووکەوە نەخۆشیش کەوت کە چوو بۆ ئەو کاتەی لە واشنتن بوو لەگەڵ ئەوەکەوە چارەسەری نەخۆشیەکەی خۆی یەکرد پێشی لە نەتەوەیە گرتوەکان بوو پێشی لە لای ئەو با بڵێن کاربەدەستانەی پەنتاگۆن و
وەزارەتی خارجی ئەمریکا بوو بە هەموو شێوەیەک دەستبەرداری مەسلەی میلەتەکەی نەبووە بە هەموویانیەوەت کەوا میلەتەکەم وەتانە چەوسێنەوە لەژێر دەستی لەژێر زۆڵبی عەرەبی شۆڤێنیە و هەتاوەکو کەوا مردنیش زەفەری پێبرد ئەو هەر هەلا هاتوو چوا بوو وەکو باسەکەن و دۆکیمنتەکانیش لەبەردەسە کەوا ڕۆژە لە ڕۆژان بەو نەخۆشیش نەوەساوە لە خزمەت نەوەساوە لەوەی کەوا ئەو هەوڵ و توێ کۆشانەی کەوا هەبوو بۆ ئەوەی ڕۆژە لە ڕۆژان ئەم میلەتە بگا بە کەناریارە. ماوەسە حەمە ڕەشێرس هەر تەمەند درێژ و بەختەوەر بیت سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان وەکو شاید حاڵێک لە شۆڕشی ئەیلول وەکو کەسێک کە بەشداری و هاوبەشی گەورەت هەیە وەکو پێشمەرگەیەکی قارەمان سوپاس بۆ ئامادەبوون و یادی سەرۆک مستەفا بەرزانیش شاد بێ و بە ئومێدیەوەی کە خەڵکی کوردستان ڕۆژێک خەونە گەورەکانی مستەفا بەرزانی بەدی بهێنێ. سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. درود بۆ هەموو هەستێکی نەتەوەی، درود بۆ گۆڕی بەرزانی نەمر، درود بۆ گۆڕی شەهیدانی کورد و کوردستان ئەوانەی لە سەنگەری شەرەف و مەردایەتیە گیانی خۆیان سپارد. زۆر زۆر سوپاسیژێوە. سوپاس بۆ جەنابتان. ئەزیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەکەمان تا بەرنامێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ.